بە شێوەیەکی هەرەوەزی خەریکی بازرگانیەکی بچووکی سربەخۆن و دایکیان بەڕێوەبەری پرۆژەکەیە. ئەم خێزانە دانیشتوو شاری سلێمانین و هەستاون بە دامەزراندنی براندێکی جلوبەرگی کوردی خانمان بە ناوی فەوزی و لە ئێستادا یەکێکن لە بەناوبانگترین براندە کوردیەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا. دایک و باوک و کوڕ و کچ پێکەوە لەم کارگە خەنجیلانەی ماڵەوەیاندا کار دەکەن و فەوزیەی دایکیان بەڕێوەبەری کارگەکەیە. فەوزیە خان کە وەک بەڕێوەبەر و بەرگدرو لێرە کار دەکات، زۆر جار بەبێ ئەوەی کەسەکە ببینێت و بە تەنها بەزانینی کێش و باڵای کەسەکە جلێکی کوردی بۆ دەدورێت کە پڕاوپڕی جەستەی بێت. بۆ نمونەیەکە کێشی بۆ 105 کیلۆ بێ، باڵایشی بۆ 105 بێ، ئەو کاتام کەسە کەسێکی باریکەلەی نەجیمە، نەک زۆر زەعیف نە زۆریش قەڵەو، یعنی ترها وەکوهاژە کەسێکی پڕی ناسکۆڵێ. لێرەدا ئامێری پێشکەوتوو بەکاردەهێنرێت بۆ نەخشاندنی دیزایانی سەرجلە کوردیەکان. هەر بەشێکی ئەم کارەش بەسەر ئەندامێکی خێزانەکەدا دابەش بووە. ئەم ژوورە ئیشی نقێمی تیاکەین، لەگەڵ ئیشی دیزایانی نەخشی تیاکەین، ئیشی ئوتوکاری تیاکەین، ئیشی نەخشی تیاکەین، ینی زۆر شتی تیاکەین. تەنسیقی بەکرەکان هەر لێرەیە، زۆربەی شتەکان هەر لێرە ئەکرێت ئیشەکان، بەڵام پاشانە برێتەوە بۆ ئیشی لای دایکم کە ئیشی خەیاتی و درومانەکەیەتی کە بۆ یەکرێ. دوورینی جلی کوردی و نەخشاندنی دیزاینەکان کارێکی ئاسان نین و پێویستیان بە وردەکاری و بەردەوامیەکی زۆر هەیە. بەڵام فەوزیە خانی دایکیان کە وەکو بەڕێوەبەریش کار دەکات، ناهێڵێت کارمەندەکانی سارد بنەوە لە ئیش و نمونەیەکی بەهێزی سەرکردایەتیە لێرەدا. ڕۆژێک دانیشتوین هاتم چوون قاب لەوێ دانریاگە ناو ماڵگرتنە دریاگە، وەڵاهینە سەیرم کردو یەک قیژەم کرد کاکە گشتی وە مێروچان لە کون تێتە دەر، هەر هەمووی بۆی دەرچوو. دوای سەعات و نیوێ ڕیم چی گەشتی پاکریاگ و هەموو شتێ لە ڕێک چێک خۆی دانریا، لە دڵی خۆماوتم بەتنەوە قیژەکەم کرد. جلی کوردی جۆری زۆر هەیە، ئەمەش لە جیاوازی ناوچە و سەردەمەکانەوە سەری هەڵداوە. کارکردنیش لەسەر جلی کوردی و نەخشاندنی ئەم دیزاینانە بە خواستی کڕیارەکان کارێکی ئاسان نییە و پێویستی بە وردەکاریەکی زۆر هەیە. لە ئێستاشدا بەهۆی نزیکبوونەوەی جەژنی نەورۆزەوە فشارێکی زۆریان لەسەر و زۆر کەس خواستیان لەسەر جلی کوردی هەیە. لە ڕێگەی مەکینەکەەوە تەرکیز دەبێت لەسەر مەکینەکە بکرێت کاتی چۆن دەرزەکەی لەسەردانی لە چه ئاستێکادانی لەگەڵ ئەو شعبێ بی لەو بکەیتەوە چۆنی لە ڕێگە کۆمپیوتەرەکەەوە ئیشارەتێک ڕەمزێک بۆ خۆت دابنەی کە بپی ئەو ڕەمزە بتانی پارچەکان بێکەوە بنووسێن، ینی وردەکارێکی زۆری ئەوێ زۆر جار تەرکیزێکی زۆر باشەوە بووی ئەو نەخشە هەمووی بێکەوە لە ئاستی یەکا و بە شێوەیەکی ڕێک و پێک و جوان دروست بکەین. براندی فەوزی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا خەون هەوادارێکی ئەجگار زۆرە و بەشێکی بەرچاوی کڕیارەکانیان بەبێ ئەوەی سەردانی بکەن کێش و باڵای خۆیان دەنێرن و فەوزیە خانیش هەڵدەستێت بە دوورینی جلی دڵخوازی خۆیان. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.